سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری بۆ جێبەجێکردن لەگەڵتان دەبم وەتەوەری بەرنمەی ئەم جارەمان لەسەر چەمکی یاسا و ڕۆڵی یاسای دەستوری لە عێراق ئاخۆ دەستور لە عێراق و هەرێمی کوردستان تا چەند پارێزەری مافەکانی مرۆڤ بووە و بۆ ئەم تەوەری ئەم جارەشمان میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەدنان زەنگەنەمان کردووە لە ستۆدیۆکانمان. دکتۆر بەخێربێی. سەرەتا ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم دەستور چییە؟ سەرەتا پێشەوەی دەست بە بەرنامەکە بکەین غەمباری و دڵگرانی خۆمان دەرەبڕین وەک تاچێک وەک مرۆڤێک بۆ ئەو کارەساتە دڵتەزێنەی لە باکووری کوردستان و تورکیا و باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان و سووریا و هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان کە بۆ مەلەرزەیە ڕوویدا بەشداری غەمیانین و زۆر دەستخۆشیش لە کورسات ئەەکەم کە کەمپینێکی ڕاگەیان بۆ هاوکاریکردنی ئەوان هیوادار بووم لە کەرکووکشەوە ڕووبدا بەڵام ڕووی نەدا و زۆر سپاس بۆت. ئێمە هیوادارین کە بە هەمان شێوەی شارەکانی تریێرێمی کوردستان کەمپین لە شاری کەرکووکیش بکرێ و بزانم کراوە چەند هاوڵاتیەکیش ئەو کەمپینیان ڕاگەاندووە ئینشەڵڵا سەرکەوتوو دەبێ. دکتۆر من پرسیارەکەم ئاراستەی بەڕێزت کرد دەستور پێناسەی دەستور دەتوانین چۆن پێناسەی دەستور بکەین؟ دەستور بریتیە لە یاسایەک کە لە دەوڵەتادا ئەنرێت بەرزترین ئاستی یاسایە کە هەموو یاساکانی کە پابند ئەبن بەو دەستورەوە واتە یاساکانی کەش لە ژێر چاودێری یاسای دەستوریە یاساکانیان دەرئەکەن. تایبەتمەندی یاسای دەستور ئەوەیە کە شێوەی وڵات دیاری ئەکات ئایا جۆری دەوڵەتەکە چییە و هەروەها سیستەمی دەسەڵات لە دەوڵەتەکە دیاری ئەکات چ جۆرێکە ئایا پەرلەمانیە ئایا سەرۆکایەتیە ئایا حکوومەتی جەمعیە یا چ جۆرێکیکەیە و هەروەها لە ڕووی سەرۆکایەتیشەوە ئایا دەوڵەتێکی ئەوەیە کە سەرۆکەکەی بە هەڵبژاردنە و یا مەلیکی دەبێت. زۆر دەستور بەڕاستی کاری زۆر گرنگی تایە پەیوەندی دەسەڵاتەکان دیاری ئەکات هەرسێ دەسەڵاتی جێبەجێکردن و یاسایی دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی دادوەری دا ئەمەزرێنێت و هەروەها پەیوەندیەکانیان دا ئەمەزرێنێت وە گرنگترین بەشش لە یاسای دەستوریە کە هەموو مافەکانی تاکەکان دیاری ئەکات و پەیوەندی ئەو مافانە بە دەسەڵاتەوە چییە و هەروەها کۆڵێ بابەتیکەی گرنگ لە پەیوەندی نێودەوڵەتی و هەندێک لەوانش دیاری ئەکات. زۆر باشە دکتۆر، خۆت دەزانی لە دوای ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری بەعەس لە 2004 و ڕۆڵی هەڤاڵ مامجەلال لە دوای کەوتنی ڕژێمی بەعەس چوونیان بۆ بەغا و دانانی دەستورێک بۆ عێراقی فیدراڵ ئەوە بوو لە 2005 لەسەر ئەو دەستورە دەنگدرا. ئایا ڕۆڵی دەستوری عێراقی لە پاراستنی مافەکانی مرۆڤ چۆن دەبێت؟ ئەگەر سەیری عێراق بکەین عێراق ئەمە یەکەم دەستوری نییە تقریباً 6 دەستور و ئەمە حوتەمین دەستوریانە. بەڕاستی کورد و هەڤاڵ مامجەلال و لایەنەکانی دیکەی کوردیش دەستێکی باڵایەن هەبوو لە نووسینەوەی ئەم دەستورە و ئەگەر بێت و ئەم دەستورە دەستوری ساڵی 2005 عێراق مقارنە بکەین لەگەڵ ئەو دەستورانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا لە دەوڵەتە عەرەبیەکان یا لە ناوچەکەدا هەیە بەڕاستی من پێم وایە دەستورێکی زۆر بێوێنەیە و هەروەها لە ڕووی مافی مرۆڤەوە توانیویە هەموو مافەکانی تاچی عێراقی دابین بکات. بەڵام عیبرەت لە نووسینی ئەو مادانەیان نییە. بەلایەنی منەوە عیبرەت لە دەستور لە جێبەجێکردنی دەستورە. چەندێک دەتوانین ئەو دەستورە جێبەجێ بکەین و داخوازیەکانی کۆمەڵگا بە شێوەیەشی گشتی جێبەجێ بکات. دەستور لە عێراقدا هەر لە سەرەتای دروستبوونی قانونی ئەساسی یەکەمی عێراق کە پێی ئەوترا لە ساڵی 1925 لە سیستەمی پاشایەتیە دانراوە دەستور بە تەواوی جێبەجێ نەکراوە و ئەو لایەنەی کە بەڕاستی پێشێلی دەستورشی کردووە
لایەنی دەسەڵاتە چونکە دەستور بۆ کۆمەلگایە و لە لایەنی کۆمەلگا و دەسەڵاتەوە جێبەجێکرێ. توانراوە مافی بە هاوڵاتی بوون لە ڕێگەی دەستورەوە زامن بکرێ؟ چاکترین ماف، گەورەترین ماف ئەو مافانە مافی ڕامیاری بن، مافی ئابووری بن، مافی کۆمەڵایەتی بن، مافی پاراستنی ژینگە بێ، مافی دادپەروەری بێ. هەموو جۆرە مافەکان لە دەستوری عێراقا دابین کراوە بۆ هاوڵاتی عێراقی کە لە دەرگای دووەمی دەستور لە مادەی 14ەوە بۆ مادەی 46 هەموو مافەکان وەبەر لە ڕاستیدا ئەو مافانە مافی بێوێنن لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. زۆر باشە دکتۆر، سرنجت بۆ پرسیارێکی گرنگ سرنجی منت ڕاشە ئەوەیە ئایا ئاستەنگەکانی بەردەم جێبەجێکردنی دەستور لە عێراق چییە؟ بەڕاستی ئاستەنجی زۆر هەیە لە دێتە پێش جێبەجێکردنی دەستوری عێراقی. من خۆم پێم وایە یەکێک لەوانە عورفێکە، هەر کۆمەلگایەک هەر دەسەڵاتێک عورفێکی هەیە لە جێبەجێکردنی دەسەڵات و هەروە لە کۆمەلگادا. لە کۆمەلگای عێراقی لە دەستوری یەکەمەوە کە قانونی ئەساسی یەکەمە تاک ئەمڕۆ دەسەڵات بە بەردەوامی پێشێلی دەستوری کردووە. کاتێک کە دەسەڵاتش پێشێلی دەستور ئەکا خەڵکەکەی کەش بە دوای دەسەڵاتەوە پێشێلی دەستورەکەن وەکو چۆن عەرەب مەقولەیەکێڵێ ئەشعوب عەلا دینی ملوکیهم واتە ئەوانەی سەرەوە کە چۆن بن ئەوە یەکێک لەوەیە. ئایا دەستورەکەش جۆرەها مادەی تیا کراوە کە ڕێگر بێ لەوەی جێبەجێ بکرێ؟ من پێم وایە دەستوری عێراقی هەموو مادەکانی ناڵێم کەم و کوڕیتیانەیە تیای هەیە، بەڵام زۆربەی ئەگەر ئیرادەیەکی جددی لە لای دەسەڵاتی سیاسی هەبێ جێبەجێ ئەکرێ. و هەروەها پێم وایە لە دەستوری ساڵی 2005 لایەنە سیاسیەکانی بەشداری حکوومەت زۆر سوودمەند بوونە لە جێبەجێ نەکردنی تەواوی دەستور. بۆیە پێم وایە ئەستەمە ئەم دەستورە هەموو مادەکانی جێبەجێ بکرێت و داخوازی گەلانی عێراق و بە تایبەتی گەلی کوردش تایە جێبەجێ بکرێت، چونکە وا هەستەکەن دەسەڵاتداران بەرژەوەندیەکانیان وەلا ئەندێت ئەگەر دەستور جێبەجێ بکرێت. بۆیە من پێم وایە ئاستەنگ زۆرە لە بەردەم دەستوری عێراقی و هەروە شایدش لەوانە مەسەن بۆ نمونە مادەی 140 ئەگەر ئیرادەیەکی بە قووەت هەبوایە و کۆمەلگای عێراقی تەقبولی جێبەجێکردنی ئەو مادەی هەبوایە، من پێم وایە ئەو مادەیەش جێبەجێ ئەکرا و هەموو تاشێکی ئەم وڵاتە چ کورد بێ چ لە نەتەوەکانی کەش بێ عەرەب بێ تورکمان بێ یا ئاینزاکانی کەش بێ بە ئامانجی خۆیان ئەگەیشتن لە جێبەجێکردنی ئەو مادەیە. و ئەو مادەیە تەنها پەیوەستش نییە بەگەلی کوردەوە. بەڕاستی ئێمەی وەک نەتەوەی کورد دائیمەن یعنی مەبەستمانە بە شانازیەوە شتەکان بۆ خۆمان بگەڕێنینەوە، بۆیە ئەبینین لایەنە نەیارەکانش نایەنوێت جێبەجێ بکەن. ئەجینا مادەی 140 دەستوری مادەیەکی عێراقیە لە باشووری عێراقەوە پەیوەستە بەم مادەیەوە تا سەروی عێراق و ئێمە ئەم مادەیەمان بەهی خۆمان ئەزانی و ئەمانویست ئەو مادەیە جێبەجێ بکرێت. گەلێ مادەی کەشەیە لە دەستورە بەڕاستی تەنها ئەو مادانە جێبەجێکراوە کە پەیوەندی بە پێکهێنانی دەسەڵاتەکانەوە هەیە. ئەجینا تا ئێستا حتا پەیوەندی نێوان دەسەڵاتەکان لە دەستوردا بە تەواوی ڕەچاو نەکراوە، چۆن مەسەلەن دەسەڵاتی یاسادانان چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن ئەکات و دەسەڵاتی جێبەجێکردن چۆن یەتی کارکردنی لەگەڵ کۆمەلگای عێراقیە و هەروەها دەسەڵاتی دادوەری چۆنیەتی چاودێری هەموو لایەنەکان ئەکات و تەطبیقی مادەکانی دەستور و یاساکانی کاکات. بۆیە ئاستەنگ زۆر پێشم وایە عورفێک هەیە لەم وڵاتە ئەوش جێبەجێ نەکردنی دەستور و پێشێلکردنی مادەکانی. پێم وابێ دکتۆر لە نووسینەوەی دەستوری عێراقی یا دیباجەی دەستور هەیە، ئایا ئەو دیباجێ هەمان هێز و قووەتی مادەکانی دەستوری ئایا دەوڵەت دەتوانێت کار لەسەر ئەو دیباجەیە بکە؟ لە ڕاستیدا دیباجە وەک پێشەچی دەستور وایە و مەدخەلێکە بۆ چوونە ناو دەستور
ڕاستی هێزی قانونی یاسایی دیباجەی دەستور فقاهەکانی قانونی دەستوری زانەکانی قانونی دەستوری ئارایی جیاوازیان هەیە لەسەر ئەمە هەندێک لە یاساناسانی دەستوری کە بە فەقیهی دەستوری دانراون پێیان وایە ئەو وشانەی لە دێباجەی دەستور هاتووە لە مادەکانی ناو دەستور بەهێزترن پێویستە جێبەجێ بکرێت و هەندێک لە یاساناسانی دیکە پێیان وایە دیباجەی دەستوری هیچ هێزێکی یاسایی نییە پەیوەست نییە بە جێبەجێکردنەوە بەڵکو پێشەچیەکە بۆ چوونە ناوی دەستور یعنی واتە هیچ هێزێکی قانونی نادەم بە دیباجە و هەندێکی یاساناسی دیکەشێ پێیان وایە دیباجەی دەستوری لە بینی هێزی قانونی و دەستوری و نەبوونی هێزی قانونی دەستوری حکمی مادەکانی ناو دەستوری هەیە واتە بەهێزتر نییە لە دەستور بەڵام حکمی ناو مادەکانی دەستوریشی هەیە. زۆر باشە دکتۆر ئەفونکە لە ناو مادەکانی دەستوری عێراقی باسی مادەی 140 کرد و خۆشمان دەزانین لە عێراق دادگای فیدراڵیمان هەیە بۆچی کورد نەیتوانی کە ئەو ئاستانگانە هاتە پێشی بۆ جێبەجێکردنی مادەی 140 بیداتە دادگای فیدراڵی بتوانین لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە کێشەکانی مادەی 140 چارەسەر بکەین. بەڕاستی ئەم پرسیارە کرۆکی کێشەکانی کوردە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی فیدرالە لە ڕاستیدا من خۆم پێم وایە نەتەوەی کورد خۆی دائیمەن هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی نادا لە ڕووی یاساییەوە بۆ نمونە ئێستا ئێمە دێها کێشەمان هەیە چوەک حکوومەتی هەرێمی کوردستان چوەکو کوردش لەگەڵ حکوومەتی ئیتیحادی و ئەمانە قابلە بۆ ئەوەی چارەسەر بکرێن لە ڕێگەی یاساییەوە بەڵام تۆ سیرکە تا ئێستا دەسەڵاتی کوردی هیچ کات داوایەکی یاسایی لەسەر حکوومەتی ئیتیحادی تۆمار نەکردووە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کە هەیە یەکێک لەوانش مادەی 140 بۆچی گەڕێنیتەوە دکتۆر؟ من لە کۆتایی ساڵی 2007 کۆبوونەوەی لە کەرکووک کرا ئەوسا من ماستێرم هەبوو وەکو شارەزاییەک لە بواری یاسایی داوت کرابوون بۆ کۆبوونەوەیە یەک دوو برادەر بوون ناویان نایەنم ئەندامی پەرلەمان بوون لەو سەردەمەیەدا وتیان ئەوە مادەی ساڵی 2007ەوە و مادەی 140 جێبەجێ نەکرا چی بکەین باشە کە گەیشتە من لە منیان پرسی تۆ چیڵێ وتم ئەگەر ئێواتانوێ ئەم کێشەیە چارەسەر بکرێ هەر مادەیەک کە لە دەستور یا هەر مادەیەک لە هەر یاسایەک لایەنێک دیاری کراوە ئەمە جێبەجێکە سەقفێکی زەمەنی هەیە سەقفە زەمەنیەکە تەنها بۆ یعنی 2007 مادەی 147 بە کۆتایی ساڵی 2007 کۆتایی نایێت بەڵکو وەکو هەموو مادەکانی دەستورە ئەم دەستورە کەی نامێنێت ئەو سەمادەی 140 نامێنێت ئەجینا ساڵی 2007 تەنها بۆ برەودان و پەلەکردنە لە جێبەجێکردنی ئەو یاسایە لە وەڵام داوتم ئەگەر ئێوە دەتانەوێت مادەی 140 جێبەجێکرێ ئێستا کە گەڕانەوە بۆ بەغدا یەکسەر بڕۆنە دادگای فیدرالی سکاڵا بنووسن لەسەر ئەو لایەنەی پەیوەستە بە جێبەجێکردنی ئەم مادەیەوە جێبەجێ نەکردووە ئیتر ئەوە بوو ئەوە ڕووی نەدا بۆیە من پێشم وایە ئێستا تۆ سیر کە حتاکو سنێت پێش ماوەیەک داوایەکی لەسەر هەرێمی کوردستان کرد کە ئەو پارەی کە بۆ هەرێمی کوردستان دانراوە نێنێرێت ئەیانوێ لە ناو بەغاو بۆ خوارەوە و لایەنەکانی کە دەیانەوەی کێشەکان لە ڕێگەی یاساییەوە لەگەڵ هەرێمی کوردستانە چارەسەر بکەن هەرچەندە من ناڵێم هەمویان دیموکراسیین ڕەنگە زۆریان هەندێ بیر و باوەڕی تونڕەویان هەبێ بەرامبەر بە نەتەوەی کورد بەڵام نەتەوەی کورد خۆشی یەکێکە هاوکار بووە لەوەی کێشەکان بێ کێشەی یاسایی چارەسەر نەکرێن من پێم وایە نەتەوەی کورد زۆر حەزەکات دائیمەن کێشەکانی لە ڕووی سیاسیەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق چارەسەر بکات ئەخذ و عەتای باشی تایە ڕەنگە سوودی زیاتر بێ بەڵام لە یاسا نزیک نەکەوتوینەتەوە و وەکو جەناب شەدوتت پێویست بوو
بۆ هەر کارێک مەسەن ئێستا بودجێی پێشمەرگە نادرێت بودجێی هەرێمی کوردستان نادرێت ئەو داواکاریانەی لە ڕووی مەدەنیەوە هەمانە جێبەجێ ناکرێت مەفروضە هەمووی داوای لەسەر بکرێتەوە لایەنەکانی کوردستان بۆ داوا ناکەنەوە زۆر باشە دکتۆر لە دادگای فیدراڵی بەدەنگدانە ئایا لەوێژ ڕێیان لە ئێمە نەگرتووە کە نەتوانین لە دادگای فیدراڵیژە و کەیسانەمان بەرینە پێشەوە و ئەمە هۆکار نییە نا ئەوە بەڕێی من هیچ هۆکار و مبەڕڕش نییە چونکە نەک دەسەڵات بەڵکو تاچی کوردش ئەتوانێت لە دادگای فیدرالی ئەگەر نایاسایی یەکە بێ جێبەجێکە یعنی ئەکرێت تاچێکی کوردی ئێستا داوا بکرێ داوا بکات لە دادگای فیدرالی سکاڵا لەسەر حکوومەتی اتحادی بکات بۆ بودجە بۆ هەرێمی کوردستان نادرێت زۆر باش وە تاچێک ئەتوانێت بچێ ئێستا داواکاریەک پێشکەش بکات سکاڵایەک بۆ مادەی 140 جێبەجێ ناکرێت بۆ بودجەی پێشمەرگە نانێترێت بۆ ئەو مافانەی کە بەلایەنەکانی کە زیاتر سەهلبوونی تیاوی جێبەجێ ئەکرێ بە ئێمە ناکرێت بەڵام منۆکو وتم ئێمەی کورد بە بەردەوامی لایەنێ بووینە ئیتر خۆمش نازانم سەبەبکەی چییە بۆ نایگەڕێنیتەوە بۆ ئەو چێشمە سیاسی کە لە هەرێمی کوردستانەوە پەرتەوازەی حزبە کوردیەکان و ئەو ئاڵنگاریانی کە دێتە پێشیان و ڕێک نەکەوتنیان و نەچوونیان بۆ بەغا بە یەکتیم لە ڕاستیدا بە یەکتیمش ڕۆیشتونە و بە جیاجیاش ڕۆیشتونە بەڵام ئایا بە ئامانجەکانی خۆیان گەیون گەلێ و عوداتیان ئەدەنێ ئێستا حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی ئەگەر کاری حکوومەت بخوێنیتەوە من پێم وایە هەموو مافەکان بۆ هەموو تاکەکانی عێراق دابین ئەکات لەوانش کورد و مادەی 140ەوە بەڵام ئەوە تقریبان 3 مانگ و قسوور بەسەر حکوومەتەکەی ڕۆیشتووە تا ئێستا لەو ڕوانەوە هەنگاوی جدی نەنێردراون من پێم وایە هەروەها ناکۆچی ناو ماڵی کوردیش کاریگەری گەورەی هەبووە لەسەر ئەوەی نەتوانین خیتابەکانی خۆمان بە جدی بگەێنین و هەتەیە خیتابی سیاسیمان نییە بۆ داواکردنی مافەکانی نەتەوەی کورد و هەر لە ناو ئەم چێشمانەژەوەتە دەبینین تا ئێستا نەتواندراوە قەرارێکی مەزیز قیادە سەوری ڕژێمی بەعزی لەغا بکرێتەوە کە ڕۆژانە ئێمە دەبینین لە شاشەی تیڤەکانەوە دەبینین کە چۆن مامەڵە لەگە جوتیارانی کورد دەکرێت بە قەرارێکی مەزقیادە سەورە بۆ ئایا بۆ سیاسەکانی کورد هەوڵیان نەداوە و قەرارەی لەغا بکەنەوە لە ڕێگەی دەستورەوە لە ڕێگەی پەرلەمان ئەگەر پەرلەمانێک لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە لە ڕاستیدا دەستور کە کورد ڕۆڵێکی گرنگی هەبووە لە نووسینی ئەو دەستورە دەستور لە دەستوردا نووسراوە هیچ یاسایەک ئیلغا ناکرێتەوە ئللا لە ڕێگەی یاسا نەبێت ئەجنا خۆ دەکرا لە کاتی نووسینەوەی دەستور بڕیار بدرایە لەسەر ئیلغاکردنی بڕیارەکانی مەجلیس قیادەی سەوری پێشوو دەکرا لە دەستورە بکرێت و خەڵک تووشێ و ئاستەنگە نەبووایە ئێستا لەبەرەوەی بەڕاستی مەجلیسی قیادەی سەوری ڕابردوو دوو ڕۆڵی هەبوو ڕۆڵێکی ئەوە بوو وەک سەرۆکی دەسەڵاتی یاسادانانی ئەو سەردەمە بوو واتە هەر یاسایەک مەجلیسی وەتەنی ئەو سەردەمە دەری بکردایە دەبواە بچوایە مەجلیسی قیادەی سەورە و مەجلیسی قیادەی سەورە بڕیاری لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایە یعنی دەرکردنی ئەو یاسایە کرد من پێم وایە ئەوە سەبەبێکی ڕئیسی بووە نەیانتوانیوە یعنی عێراق بکەنە فەراغێکی قانونی زۆرەوە بەو شێوەیە بواە هەموو یاساکانی ئیلغاکرا بەڵام خۆ ئەکرا تەنەها بە عیبارەتێک زیادکردنی عیبارەتێک بۆ نمونە ئەو یاسایانی پەیوەندیان بە چەسانەوەی نەتەوەکانی عێراقەیە ئیلغا بێتەوە ئەکرا یعنی شێوەیەکی لە سیاغەکردنی مادەیەک کە ئەو مادانەی یعنی هەستی نەتەوایەتی زاڵ بوو تاکنەتەوەیەک لەو سەردەمەیە وەیە مافەکانی مرۆڤی پێشێلە کرد وەیە مافەکانی تاکەکانی پێشێلە کرد بکرایە ئەو کاتە لە دەستوردا ئیلغا بکرایەوە بەڵام دەستور خۆی بواری بەوە داوە هیچ یاسایەک
لە یاسا کۆنەکانی عێراق ئیلغا نابێتەوە ئیلا بە دەرکردنی یاسایەک نەبێت لە پەرلەمان. طبعا ئەمەش کاری ئەوێت، بودجێ ئەوێت، شارەزایی ئەوێت، زانستی یاسایی ئەوێت. بۆیە ئەبینین مەگەر ئێمە ئێستا یاسایەک دژی بەرژەوەندیەکانی ئێمە بێ داوا بکەین لە پەرلەمان لە ڕێگەی پەرلەمانتارەکانەوە بێ، لە ڕێگەی سەرۆکایەتی کۆمارەوە بێ، داوا بکرێت ئەو یاسایە ئێلغا بکرێت و ئەو یاسایە تا پرۆژەیەکی بۆ دانرێ و تا چێتە خوێندنەوەی یەکەم و تا چێتە دەنگدانی یەکەم و تا چێتە دەنگدانی دووەم و تا چێتە جەریدەی وەقایع عێراقی ئەمە حتمما کاتێکی زۆر زۆری ئەوێت. بۆیە من بۆشتم باس کرد ئێمەی ئەکرا ئەو پارەی نەدانی پارەی جوتیارەکانش لە دادگای فیدرالی شکات لە دەسەڵاتی جێبەجێکردن بکرایە، سکاڵا لە دەسەڵاتی جێبەجێکردن بکرایە، ئەم پارەیە بۆ نادا، بۆ تاخیری ئەکات. بەڵام وەکو لە سەرەتای بەرنامەکە باسم کرد ئێمەی نەتەوەی کورد هاوڵ بە یاسا نەمانویستووە کێشەکانمان لە ڕێگای یاساوە چارەسەرکەین. دایمەن ئاعتیمادمان کردوتە سەر جۆرە پەیوەندێکی عێلاقاتی بینی وەزیرەکان بێت، بینی دەسەڵاتەکان بێت، داواکاردن بێت و زۆرش وعد دراوە بە نەتەوەی کورد کە هەموو مافەکانی بەدی بێت و جێبەجێ بکرێت. بەڵام ئەگەر بیتە سەر ئەرزی واقع سیرەکەی زۆر کەمی لێ جێبەجێ کراوە. زۆر باشە دکتۆر، ڕۆڵی سەرۆک کۆمار ڕۆڵی لە پارێزگاریکردن لە مادەکانی دەستوور چییە؟ بە پێی دەستوور پارێزەری جێبەجێکردنی دەستوور سەرۆک کۆمارە. واتە سەرۆک کۆمار دەسەڵاتێکی زۆر زۆر گەورەی هەیە کاتێک هەر دەسەڵاتێک یا هەر لایەنێک پێشێلی دەستوور بکات، داوای لێ بکات پێشێلی ڕاوەستێت و داواش تۆمار بکە لە دادگای فیدرالی کە مادەی دەستورە ئەبێت جێبەجێکرێ. بەڵام ئەوە نەکراوە، نایگەڕێنیتەوە بۆ ئەوەی کە دوو جێگری یا جێگرەکانی حەقی ڤیتۆیان هەبێ یا بنرێتە پەرلەمان حرەکەیەکی عەکسی دروست بێت لە دژی ئەو مادەی و وەیەگرتنی خۆ دەزانی کێشەی کورد زۆر لەوە گەورەترە. بۆ نمونە کاتێک قەزەی کوردی دێتە پێشەوە لە ڕاستیان تا چەپیان، لە موسڵمانیان تا غەیرە موسڵمانیان لە بەرامبەر قەزەی کوردی یەکدەنگ و یەکڕەنگن. ئەزانی چۆن ئێمە بەڕاستی نابێت بە نەزڕەیەکی زۆر شکمان هەبێت لە دەسەڵاتی عێراقیش کە جێبەجێکاری دەستور نییە. ئێمە خۆشمان وتمان دەستور جێبەجێ نەکراوە زۆری، بەڵام ئەکرا تاقیکردنەوە بکرێن. من پێم وایە زۆر پێشێلکاری کرا، ئەکرا سەرۆکایەتی کۆمار، ڕەنگە مەبەستم ئەم سەرۆک کۆمارە نەبێ ئەوەی پێشی ئەوەی پێشی ئەو بتوانن سکاڵا لە دادگای فیدرالی بکەن. ئەوە تا ئەندام پەرلەمانێک ئەچێ سکاڵا لەسەر هەرێمی کوردستانەکە و نایە لێ بودجەکەی بڕوە. ئەوە تا سکاڵا ئەکا لەسەر درێژبوونەوەی ماوەی پەرلەمانی کوردستان و احتیمالە هەر لە ساڵحی ئەوان بێت و ڕاگیری بۆ بڕیارانە بکات. وەکوتم ئێمە بە هەمومانەوە، یعنی مەبەستم هەموو ئەوانەی لە دەسەڵاتن و ئەوانەی لە دەرەوەی دەسەڵاتشن و لایەنە سیاسیەکانش یعنی زیاتر ئیلمامان بەوە نەبووە ئەتیجاهمان بەرەو قانون بەرەو یاسا بێت. کێشەکانی کە هەیە لە وڵاتە بمانەوێت لە ڕێی یاساییەوە چارەسەر بکرێت. ئەجینا من نمبینی تا ئێستا نەتاچێکی کورد نەلایەنێکی سیاسی نەدەسەڵاتدارێک کە هەمووی مافی هەیە لە دادگای فیدرالی سکاڵا بکە لەسەر هەر پێشێلکاریەک نەکراوە. ناشزانم سەبەبەکەی چییە، ئەمە ڕەنگە بەحسێکی دوور و درێژی بێ لەسەری. زۆر ساکە من ئەوەت بیرهێنامەوە هەڤاڵ مامجەلال لە کاتی بۆ نمونە سەرۆک کۆماریدا باسیەوە دەکا کە 28 جار ڤیتۆ کراوە لەلایەن جێگرەکانیەوە. ینی ئەمە مامجەلال ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەبوو لە پرۆسی سیاسی عێراق و پێکهێنانی ئەو مێزە سیاسی کە یار و نەیاری کۆ دەکردەوە. بەڵام بەداخۆ لە دوای هەڤاڵ مامجەلال و تەمەشا دەکەین. لە ڕاستیدا مامجەلال قەڵای فکری عێراق بوو، بنیاتنەری شۆڕشی تازەی گەلەکەمان بوو. مامجەلال نە دووبارە ئەبێتەوە، نە کەسێک کەش لە نیشتیمانی ئێمە ئەتوانێت ڕۆڵی مامجەلال بچێت. ڕۆڵی مامجەلال لە کاتی
سەرۆکایەتیکردنی عێراق ئەگەر سێری دەسەڵاتەکانی ئەو کاتە بکەین ئەو کاتە هەیئەی ڕێئاسا هەبوو هەیئەی ڕێئاسا لە سۆرە کۆمار و دووجێگرەکەی بوو دووجێگرەکانی مافی ئەوەیان هەبوو دەسەڵاتی خۆیان بەکاربێنن یعنی بەقەدەر دەسەڵاتی سەر و کۆمار بەڵام لەو سەردەمەدا مام جەلال ئەیتوانی بە عەبقەریەتی خۆی هەموو کێشەکان بە شێوەیەکی مۆزوعی و ڕۆحێکی کوردایەتی و عێراقیەتی ئەو کێشانە چارەسەر کات و هیچ شێوەیەوان نەبێت لە ناڕەزایی بڵێ یعنی تۆ خۆت ئێستا باسی ئەوت کرد کە لە 28 جار ڤیتۆ کراوە بزانم مانای ئەوەیە یعنی بەوە تایبەتی و باشکرایی نەتەوەی عەرەب تۆ سیر کە هەموو کێشەکانیان هەموو جۆرە دەسەڵاتەکانیان بەکاردێنن چ لە دەسەڵاتی جێبەجێکردن بن کە سۆرە کۆمار و جێگرەکانی ئەو سەردەمی کە هەیئەی ڕێئاسا بوو بم پێی مادەی 138 دەستور جیاوازە لەگەڵ کە سەرۆک کۆمار ئێستا سەرۆک کۆمارە و دەسەڵاتی خۆی هەیە بە پێی دەستورە یان جیاوازە دووشێوەکە ناکرێ مقارنە بکرێ ئەو جا لەو سەردەمەدا هەیئەی ڕێئاسا بەڕاستی دەسەڵاتەکانی سەرۆک کۆماری تۆزێ تەقەیید کردبوو قەتیسی کردبوو بەڵام ئێستا سەرۆک کۆمار بە پێی دەستور گەلێ لە یاساکانیەیە و ئەوەی کە باسشمان کرد کە کاری سەرەکی ئەو حیمایەکردنی دەستوری عێراقیە ئەگەر پێشێلکاری لە هەرچێ بکرێ بەڵێ دەتوانێت بیکات بەڵام تا ئێستا زۆر باشە دکتۆر کاتێک یاسایەک دەردەچێت لە وڵات کە پێچەوانەی دەستور بێ دادگای فیدرالی دەتوانێت تانەی لێ بدات و ڕەتی بکاتەوە لە عێراق باز دەکەم بەڵام لەمەوە پرسیارەکە سەرچاوە دەگرێت کاتێک یاسایەک لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستانەوە دەردەچێت چ دادگایەک دەتوانێت تانەی لێ بدا ئاخۆ هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە دەستوری خۆی هەبێ وە چ دادگایەک هەیە کە تانە لەو یاسایە بدا لە ڕووە دەستوریەکەوەی لە ڕاستیدا هەرێمی کوردستان گوناحێکی گەلێ گەورەی کردووە کە لە ساڵی 1992 پێش دروستبوونی دەوڵەتی ئیتیحادی تازەی عێراق هەرێمێکی جیاواز بووە لە عێراق و پەرلەمانی خۆی هەبووە و دەسەڵاتی جێبەجێکردنی خۆی هەبووە و دەسەڵاتی دادوەری هەبووە نەیتوانیوە دەستورێک بە خۆی دابنێ ئەی گەڕێنیتەوە بۆچی ئەیگەڕێنەوە بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان ڕێک ناکەون لەسەر ئەو دەستورە ڕێک ناکەون لەسەر ئێستا هەر ئەگەر ڕێک ناکەون لەسەر تەفاسیلەکان لەسەر مەسئلە مەبدەئیەکان ڕێکەون و دەستوریت دابنێن یعنی بەڕاستی پێم وایە زیانێکی گەورەی بنێتەوە نەبوونی دەستوری هەرێمی کوردستان زیانێکی گەورەی لە ڕووی یاساییەوە ئاسایی هەرێمی کوردستان دەستوری هەبێ خۆی لە هەموو دەوڵەتێکی ئیتیحادی فیدرالیە دەبێت هەرێمەکان دەستوری خۆیان هەبێت کاری خۆیان جێبەجێ بکەن بەڵام ئەگەر نەشیان بێت یعنی کێشەی یاسایی نییە ئەوسا پابند دەبێت پابند بن بە دەستوری حکوومەتی ئیتیحادیەوە بەڵێ من خۆم لەگەڵ مستەڵەحی ناوەند نیمە بەڕاستی یعنی تا ئێستا سیاسیەکانش زۆر کەسش باسی حکوومەتی مرکزی و ناوەند و ئەمانەکەن ئێمە دەوڵەتێکی فیدرالین دەوڵەتێکی ئیتیحادین دەسەڵاتەکان ئیتیحادیە نەک مرکزیە هەرچەندە ئەکرێت لە ڕووی یاسایەوە هەردووچی بەکار بێت بەڵام بۆی تێکەڵاویەک لەسەر لەگەڵ دەسەڵاتی مرکزی و دەسەڵاتی ئیتیحادیانە بێت پێم باشترە مستەڵەحی دەسەڵاتی ئیتیحادی بەکار بێت زۆر باشە دکتۆر من دەمەوێت پرسیارە بکەم ئایا زمانی کوردی بە پێی مادەی 4 دەستوری عێراقی زمانی فەرمی وڵاتە هاوشانی زمانی عەرەبی بەڵام تەمەشا دەکەین زمانی کوردی وەلانراوە یعنی لە دام و دەستگاکانی حکوومەت هەتا من بۆ ئەوە دەیگەڕێنمەوە لاوازی پەرلەمانتارەکانمان کە دەتوانن لە ناو پەرلەمانی عێراقی بە زمانی کوردی قسە بکەن بۆچی ئەیگەڕێنیتەوە ئەم لاوازیە ینی بۆ تاچی کوردی خۆی بەکەم بزانێ لە کاتێکدا زمان کەرامەتی مرۆڤە لە ڕاستیدا زمانی کوردی
لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستوریەوە دانی تەواوی پێنراوە شان بەشانی زمانی عەربی پێویستە لە هەموو فەرمانگا و وەزارەتەکان و سەرۆکایەتی کۆمار و ئەنجومەنی وەزیراندا بەکاربێت. بەڵام کورد خۆی میلەتێکی قەنوعە، یعنی قەناعەتی بەشتی کەم هەیە، تەنها عنوانەکە لەسەرەوە بە کوردی بێ کیفایەتە. من پێم وایە هەر ئەندام پەرلەمانێک زۆر بە ڕاشکاوانە دەتوانێت لە ناو پەرلەمان بە زمانی کوردی نامەکەی خۆی بگەێنێت و هیچ ڕێگرێکش لەوە نییە و پەرلەمانش خۆی ئەرچی سەرچاوانی خۆیەتی کە تەرجمە بێنێ، ئەجیزە بێنێت تەرجمە بکات، تەرجمەی فەوری بکات، ئەوە کاری پەرلەمانە. بەڵام کەس خۆی داوای نەکردووە. پەرلەمانش هەمووی کورد نییە تا بڵێن هەمووی بەو دڵسۆزیەوە داواکە. ئەبینی بە زمانێکی پێی خۆشە، ینی تاکەکانی ئێمە پێیان خۆشە بە زمانێکی عەرەبی تۆزێ شکاو قسە بکە، بەڵام بە زمانە کوردەکەی خۆی قسە نەکات و هەیبەت بە زمانەکەی خۆی نەدات. ئێستا چی مانعەت هەیە ئەگەر لە زۆربەی شوێنەکان ئەوانەی پێویستە کورد زۆر باشە دکتۆر، منکانیان بە کوردی بێت و هەر دەگەڕێمەوە بۆ ئەو مادەیە لە مادەی 4 دەستوری عێراقیاتوە گە زۆرینەی دانیشتوانی هەر شارێک زمانی دایکیان چ زمانێک بێ ئەسڵەن دەتوانن بەو زمانە مامەڵە بکەن لە ناو دام و دەستگاکانە. بەڵام ئێستا وای لێ هاتووە لە کەرکووک کە زۆرینەی کووردە و لە زۆربەی هەڵبژارنەکانیش ئەوە تەمەشا دەکەین کوردی یەکەم دەنگە، بەڵام سیاسەتێکەیە بۆ سڕینەوەی زمانی کوردی لە دام و دەستگاکانی حکوومەتدا و لێرەدا ڕۆڵی پەرلەمانتارەکان ڕۆڵێکی لاوازە لە گەیاندنی ئەو پەیامەی کە چەندین ساڵە شۆڕشی بۆ کراوە، چەندین ساڵە فیداکاری لە پێناوی درراوە. وەکو باسم کرد لە ڕووی یاساییەوە ڕێگەگرتن نییە لە بەکارهێنانی زمانەکەت، بەڵام خۆت وەک خودی کورد کە نەمەوێ پەرە بدەم بە زمانەکەی خۆم و داوا بکەم و خەڵک بکەمە سەر شەقام بۆ ئەو شوێنانەی کە بە تایبەتی کوردی زۆرە، یعنی ئەگەر کوردشی زۆر نەبێت شوێنێک بێت کوردشی زۆر نەبێت، بەڵام دەستور زمانی کوردی و زمانی عەربی شان بەشانی یەک بە دوو زمانی فەرمی دانراوە. بەیە خۆ من پێم وایە میلەتی خۆمان سەبەبن ئەلەوەی نەتەوە سەبەبە یا سیاسی. طبعا ئەوانەی دەسەڵات دارن ئیمڕۆ دەسەڵاتیان بەدەسوێ. بۆ نمونە یعنی ئەگەر فەرمانگەیەک داوا بکە لە فەرمانگەیەکی دیکە بە کوردی بۆی بنووسێت زۆر ئاساییە بێت، یا ئەگەر نووسراوێک لە هەرێمی کوردستان و ئێستا ئێمە زۆر جار لە کۆلێجەکەی خۆمان لە هەرێمی کوردستان و نووسراومان بۆ دێ بە کوردی تەرجمەیەکەین بە عەرەبی و هەردوو پێشکەشیەکەین بۆ بەرپرسەکان و جێبەجێ شەکرێت. من خۆم پێم وایە قەناعەتی کورد یەک دومین عرفی ئەم وڵاتەش نابێت لە بیرمان بچێ وڵاتێکە 80 ساڵە تەنها زمانێک زمانی فەرمی ئەم وڵاتە بووە، بەڵام ئیرادەکەش زەعیفە، یعنی تەنها ئەوە نیە ئیرادەی ئێمەش زەعیفە لەوەی داوا بکەین. ئەژینا چێ ڕێگرە ئێستا لە سەردەمی بەڕێز مام جەلالی ڕەحمەتی بڕیاردرا لەم شارە 4 زمان تابلۆکانی پێ بنووسێت و ئەوە چێ ڕێگرە ئەگەر لە شوێنێک هەبێت ڕەنگە ئێستا دەیەها قوتابخانە بڕۆ بەردەمی قوتابخانەکە تەنها بە زمانی عەربی نووساوە. ئێمە خۆمان کوردەکان بە زمانی کوردی نووسیومانە، تورکمانەکان بە زمانی تورکمانی نووسیوانە. چێ ڕێگرە لەوەی ئەگەر هەبێ بە هەر 4 زمانەکە بنووسرێت؟ تەماشا دەکەین لە دوای ڕووداوەکانی ڕێفراندۆم و دواتر دەرئەنجامی ڕێفراندۆم ئەوە بوو کە 16 ئۆکتۆبەری لێکەوتەوە هێزێکی عەسکەری لەم شارە حکوم دەکا و زۆربەی کادە و هێزە دەیەوێ هەیمەنی خۆی بسەپێنێ. زۆر جار بینیومانە لە قەتعەکان لەوانەی کە بۆ منە فڕۆکەخانەی کەرکووک و قەتعانێک کە لە سەر ڕێگە و بانەکان دادنرێن زیاتر هەوڵ دراوە کە زمانی کوردی وەلا بنرێ، یا لە قەڵای کەرکووک کە قەڵایەکە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ مێژووی فەرمانڕەوایی گوتیەکان. من میسالێکت بۆ دێنمەوە کۆلێجەکەی خۆمان لە دوای دەرهاوێشتەکانی ڕفراندۆم 16 ئۆکتۆبەر ئەو قەتعەیەی بە 4 زمانەکە نووسراوە هەڵگیرا بوو، قەتعەیەکی کە دانرابوو تەنها بە زمانی عەرەبی نووسرا بوو. یەکێک لە بەرپرسەکانی ئەم شارە با هەر بیڵێن بەرپرسی مەڵبەند لێەوە ڕەت بوو تەلەفۆنی بۆ کردم
وتی ئەم کۆلێجەی ئێوە بۆ ئەو تابلۆی نییە بە 4 زمان نووسرا بێت. وتم هەمانە لە ژوورەوە نووسراوە، بەڵام زۆر بارز نییە، بەسەر چاو ئینشەڵا دوای 24 ساعت ئەو تابلۆیە بینی بە هەر 4 زمانەکە نووسراوە، زمانی کوردیش لەگەڵا. و فعلا کاتێک کە پێشمەشم کرد بۆ ئامادەی کولیە هیچ ڕێکرێکیان نەبووە، بەڵکو بە خۆشحاڵیشەوە پێشوازیان کرد. ئێستا تا ڕادەیەک دوای ئەوەی لە پارێزگاری کەرکووک کە تابلۆکان بە زمانی کوردی نەبوو، هەندێ جموجۆڵ کرا لەلایەن ڕاگەیاندنەکانەوە لەلایەن ئەوانەوە. ئێستا تا ڕادەیەکی باش ئەوە جێبەجێ کراوە بڕۆ بۆ فڕۆکخانەش لە دەرگاکەی نووسرا. دکتۆر زۆر باشە، نایگەڕێنیتەوە بۆ کەم تەرخەمی هاوڵاتیانیش کە بۆ نمونەیە لە بازاڕەکانی کەرکووک کە گوزەر دەکەین، هاوڵاتیە کووردە و بەڵام تابلۆکەی بە زمانێکی ترە. یعنی ئەگەر من پارێزەری زمانەکەی خۆم نەبم چۆن دەتوانم داکۆکی لە مافی نەتەوەیەک بکەم؟ ئەوە تا ڕادێ ئیشارەتم پێداوت عرفێکە بۆ لە وڵاتە زمانێکی سەرەکی هەبوو 8 ساڵە ڕاهاتن لەسەری وە گۆڕانکردنی من نایبینم زۆر ئاسان بێت، بەڵام من لایەنە سیاسیەکان بە کەم تەرخەم ئەزانم پێویستە هەموو لە ناو لایەنەکانی خۆیانە شارەزا و پسپۆڕیان لە هەموو بوارێکە هەبێ، لە هەموو بوارێکە بزانین. یعنی من مەبەستم کاتێ باوەڕت بێ مەبەستمەوەی بە کوردی بنووسێت، مەبەستمەوە نییە ڕەگەز پەرستن و نەتەوەکەی خۆمزاڵکەم بەسەر نەتەوەکانی کێ، چکە مرۆڤ هەر مرۆڤی تێرا زمانش خوا پێمانی بەخشیوە بە هەمومان هەرکە زمانی خۆی هەیە دەبێت ڕێزی لێ. بەڵام ئەمەش بە دیوەکەی کە مانای ئەوە نییە من کەم تەرخەم بم مافەکانم لە ڕووی زمانەوە پێشێل بکرێت. بۆیە پێش ماوەیەک تۆ لە بیرت نەچێت لە هەموو نەتەوەکانی کە خەڵکی شۆفینی هەیە، خەڵکی توندڕە هەیە، خەڵک هەیە ئەوێ پێشێلی ئەمانەکە. ئەگەر ئێمە خۆمان وەکوتم ئەو عرفە نەتوانین زۆر بە ئاسانی بگۆڕین، ئاینەتەوەکانی کە چۆن بە ئاسانی بیگۆڕن و تەقبولی ئێمە بکەن بۆ مشای. بۆیە من پێم وایە تاوانەکە تاوانی هەموو لایەک. زۆر باشە دکتۆر، دەمەوێت سرنجت بۆ پرسیارێک ڕابکێشم. ئەم بڕیارەی ئەم دوایی محافەزەی کەرکووک و شارەوانی کەرکووک بۆ تەملیکردنی خانوە تەجاوزەکان ئایا لە ڕووی دەستوریەوە یاساییە؟ ئاخۆ چ کاریگەریەکی هەیە بەسەر کەرکووکەوە لە ڕووی ئەرێنی و نەرێنیەوە؟ لە ڕاستیدا ئەم کارە من پێم وایە وەکو خۆم وەکو دکتۆر عەدنان پێم وایە کارێکی زۆر باشە. ئێستا بەلایەنی کەمەوە ڕەنگە 20,000 ماڵی کورد هەبێ لە کەرکووک تاپۆی نییە. ئەگەر ئێمە بتوانین 20,000 تاپۆمان هەبێ ئێستا لەم شارە کارێکی زۆر باشە. بەڵام لە هەمان کاتدا نەتەوەی بەرامبەر ئەمەوێ باسی یەک شتێک لە دەستور هاتووە بۆ هەر تاچێکی عێراقی لە هەر نەتەوەیەک بێ، بۆی هەیە لە هەر شارێکا بشێت و بۆی هەیە لە هەر شارێکە مڵک و مڵکدارەتی و ئەوەی هەبێت، بەڵام بە شەرتێک بۆ گۆڕینی دیمۆغرافیا و ڕەگەزپەرستی نەبێت. یعنی ئەوە ئێستا بۆ نمونە بڕۆ بۆ هەولێر ڕەنگە 1 ملیۆن شوقەی تیابێت، بڕۆ بۆ سلێمانی هەروە 500,000 شوقە. بەڵام دکتۆر ئێمە کێشەی خاکمان هەیە لە کەرکووک. ئەزانی کێشەی خاک چۆنە؟ یعنی ئێمە ئەبێ بە بەرامبەرەکانمان قەناعەت بێنین شتێک هەبێ ماف بۆ مافخوراوان بگەڕێتەوە. ئێمە لە ڕاستیدا ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی کەرکووکش، یعنی ڕەنگە لەگەڵ گۆڕینی ڕێژەکانە کەرکووک بە بەردەوامی شارێک بووە هەموو نەتەوەکان و ئاینەکانی تیا هەبووە. بەڵام ئێمە بە دەرەجەی 1 کورد بە دەرەجەی 1 و تورکمانیش بە دەرەجەی 2 زوڵمێکی زۆر گەوری لێکراوە. ئێمە کاتێ بتوانین ئەو زوڵمە هەڵبگرین و ماف بۆ خەڵک بگەڕێنینەوە بۆ خەڵکی کورد، لاریشمان لەوە نییە ئەگەر نەتەوەی کەش بشێت لەم شارە. چونکە ئێمە چەنێ بەهێز بین باوەڕ ناکەم هیچ دەسەڵاتێک لە دەسەڵاتی حکوومەتی پێش 2003 بەهێزتر هەبێ کە قەڵاچۆی کوردی کرد بە گەورەترین تاوان و بە گەورەترین شێوە. بەڵام ئایا توانی کورد بە شێوەیەکی گشتی لە کەرکووک گۆ دەربێنێ؟ نەخێر. زۆر باشە دکتۆر، من ئەمەوێ کۆتا پرسیارم لە بەڕێزت ئەوە بێ، ئایا جیاوازی نێوان دەستوری عورفی و عورفی دەستوری چییە؟
ئەگەر ئێمە باسی دەستوری عرفی بکەین یعنی دەستور بکەینە دوو بەشەوە لە ڕووی نووسینەوە دەستورێکی نووسراوە پێوتێت دەستوری مەکتوب دەستورێکی دەستوری عرفیە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێش شۆڕشی فەڕەنسای 1970 و هەروەها پێش شۆڕشی ئەمریکای 1976 زاینی دەبینین دەستوری زۆربەی وڵاتەکان دەستوریی عرفی بووە بەڵام دوای ئەو دوو شۆڕشە دەستکرا بە نووسینی دەستورەکان دەستوری عرفی ئەوەیە کە دەستورێک نییە نووسراو بێت تەنها لە بەڕێوەبردننی دەوڵەت و جێبەجێکردنە بە دووبارەکردنەوەی دەسەڵاتەکانە دەستورێکەیە عرفیە یعنی دەستوری نووسینمان نییە بەڵام لە ڕێگەی عرفەوە کە دووبارەکردنەوەی ممارەسەکردنی سوڵتەیە ئەو شێوانە دیاریکراوە ئەوش بە تایبەتی لە وڵاتانە دەبێت کە ئاستی سەقافیان زۆر بەرزە و هەروەها میلەتێکی نەتەوەیەکی هادئن و نەتەوەیەکی ڕۆشنبیرن کەس نایە مافی کەس بخوات کەس حەزی لەوە نیە پێشێل بکە عەدالەتینە هەیە بە بەردەوامی بۆیە دەستور تەنها دەوڵات ئیمڕۆ کە هەبێت دەستورەکەی عرفی بێت بەریتانیایە لەوە پێش بۆ نمونە عمان لە ساڵی 1996 دەستورەکەی عرفی بووە لیبیا لە ساڵی 1960 تا 1975 عرفی بووە کوینزلاند هەیە لە ئوسترالیا ویلایەتێکە دەستورەکەی تا ئێستا دەستورێکی عرفیە وا بزانم لە 2010 دەستوری نووسینیاندانە بەڵام ئایا عرفی دەستوری چییە؟ عرفی دەستوری مانای ئەوەیە دووبارەکردنەوە لە دەسەڵات تا ئەبێتە ئەوەی کە مرۆڤ هەست بکە پابەندە بەو عرفەوە مەزە میسالێک لەسەر 2000 دەستوری عێراق 2005 لە دەستورە دیاری نەکراوە سەرۆک کۆمار کورد بێت و دیاریش نەکراوە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران عەرەب بێت و سوننە بێت و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانش عەرەبی شیعە بێت بەڵام کورد لە 2005ەوە بە بەردەوامی سەرۆک کۆمار کورد بووە ئەمە بوو بە عرفێکی دەستوری حتا ئەگەر مادەیەکی دەستوریش نەبێ ئەوە بەپێ ئەو عرفە دەستوریە مافی کوردە و لەناو کوردیشە مافی یەکێتیە ئیلا ئەگەر یەکێتی خۆی تەنازولی بۆ بکات بۆ لایەنێککە ئەجنا مافی یەکێتی و مافی ئەوەشە کە سەرۆک کۆمار کورد بێ و هەروەها سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانش عەرەب بێ و سوننە بێ زۆر کات خەڵک دەیوت مەسەلەن ئەمە تهدید نەکراوە لە دەستور با لە کاتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بێ بەوە ڕاستی باسەکە لەسەر باسی عرفی دەستوریش سێ نەوعی هەیە عرفی دەستوری منشئمان هەیە و مفەسیرمان هەیە و معدلمان هەیە و وا دیارە کاتەکە بەسەر چۆ بۆیە حەز ناکەم زیاتر لەو بابەتە بدوێم ئەجینا کاتێکی هەبوایە بۆتم باسە کرد کە عرفی دەستوریش چی دەوری منیش خۆشحاڵ دەبووم دکتۆر زۆر خۆشحاڵ بووم ڕۆ لەگەڵ و شەنەوکەوی ئەو بابەتەمان کرد و هیوادارم بتوانین کە دەستور جێبەجێ بکرێ و مافەکانی نەتەوەی کورد و کەمینەکان پێشێل نەکرێ دووبارە بەخێربێ بژیت سوپاس لە ڕاستیدا هەمومان مرۆڤین و پێویستمان هەیە دەستور جێبەجێ بکرێ و پێویستە لە ڕێگای دادگاکانەوە داوای مافەکانی خۆمان بکەین بۆی بە ئامانجی خۆمان بگەین و پیرۆزبایش لە کەناڵی کەرکووکەکەم کە بووەتە ئێزدی بەخێربێ بینەرانی بەڕێز لێرەدا دێینە کۆتایی بەرنامەی بۆ جێبەجێکردن لەناو ئەم بەرنمەیەوە داوایەکم لە پەرلەمانتاران هەیە کە بتوانن زمانی کوردی لە پەرلەمانی عێراق قسەی پێ بکەن و چونکە زمان واتە کەرامەت دووبارە هەرشاد و سەربەرز و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ